بیرکاری پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 95. پرسیاری ژمارە 40 پاش 5 ساڵ لە کردنەوەی کارگەیەکی شەکر بەڕێوەبەرایەتی دارایی زانیاریەکانی بە زیان و قازانج پێشکەش کرد. ئەو وێنە ڕوونکردنەوەییە پوختەی ژمارە کۆتاییەکانی ئەو زیان و قازانجانەیە. پوختەی زانیاریەکان 5 ساڵ، ساڵی یەکەم، ساڵی دووەم، ساڵی سێیەم و ساڵی چوارەم و ساڵی پێنجەم. لەو 5 ساڵەی چ ڕوویدایە؟ لە ساڵی یەکەم 669,000 دینار زەرەر زیان، لە ساڵی دووەمیش دیسان 314,000 زیان، لە ساڵی سێیەم تۆزێک باشتر بوو 60,000 سوود یان قازانج، ساڵی چوارەم 400,000 قازانج، ساڵی پێنجەم 228,000 دینار قازانج. ئێستا کە وێنەکەم تەمەشا کرد، زانیاریم پەیدا کرد، دەچمە لای پرسیارەکە. گوژمەی هەر پارەیەک لە وێنەکەدا بنووسە بە بەکارهێنانی ژمارە تەواوەکە. هەمیشە کە باسی بەکارهێنانی ژمارەی تەواو دەکا واتە ژمارەکەی بنووسەوە لە پێش ژمارەکە لە لای ڕاست یان کۆی دانێ یان کەمی دانێ. ئەگەر کۆ بوو ئەوەی ڕاستی بی دەتوانین یان کۆی دانێن یان هیچ دانەنێ، بەڵام ئەگەر کۆت دانا ڕەنگە باشتر بی. کەواتە ئەمن لێرە ئەو ساڵانەی کە زەرەرە کەمیان لە پێش دادەنێم، 2 ساڵ زەرەرە، کەواتە دەنووسم ساڵی یەکەم بۆ وێنە، ساڵی یەکەم ئەوها، ساڵی یەکەم ژمارەکەی خۆم دەنووسمەوە 669,000، هەتا ئەمن زۆر کاتم نەبی سفرەکان ڕەنگە نەنووسم، لێرە بنووسم 1000 دینار. لێرە تەنیا کەمەچی لە پێش ژمارەکەی دانێ، کەم 669، بەڵام لێرە دەبی بنووسم 1000. ئەگەر نەنووسم 1000 ژمارەکەی ئەو هاوەچی خۆی دەنووسمەوە 669,000 و هێمای کەم لە پێشی چونکە زەرەرە دەنووسم ساڵی یەک. ساڵی دوو بە هەمان شێوە دەینم ساڵی دوو، دەنووسم ساڵی دوو، پاشان ژمارەکە چیە 314,000 هێمای کەم لە پێشی لە لای ڕاستی. ئەو ساڵەکە دووشم نووسی، ئێستا دەچمە لای ساڵی سێک و بنووسم بە هەمان شێوە دەنووسم 60,000، بەڵام هێمای کۆی لە پێشەوە ساڵی سێم 60,000 دینار. ئەگەر هیچیش لێرە نەنووسم هەر کێشە نییە، چونکە ئەگەر هیچ نەنووسم واتە کۆ. ساڵی چوارەم، ساڵی چوار ئەوها، ساڵی چوار هەتا بە ژمارە نەنووسم تێکەڵی کەم لەگەر ئەو ژمارەی خۆم هەیتم 400,000کەش دەنووسم 400 1 2 3 هێمای کۆش لە پێشی چونکە قازانجە. ئەوجا دەنووسم دینار لە تەنشتی. ساڵی چاریش تەواو بوو، دەچمە لای ساڵی پێنجەم، دووەهەمین ساڵ کە دەنووسم ساڵی 5 ئەوها، لە تەنشتی دەنووسم کۆ 228,000 دینار. تا وەڵامی پرسیارەکەم دایەوە، ساڵەکان 1 لە 2 دەنووسم بە باشی و پەلە پەل ناکەم بزانم کام ساڵ پۆزیتیڤە و کام ساڵ نێگەتیڤ. دێمە لای پرسیارە زیانی
کارگەکە لە 2 ساڵی یەکەم، واتە لە ساڵی 1 و لە ساڵی 2 تەنیا 2 ساڵ زیانە. زیانەکە هەمووی بەیەکەوە لە 2 ساڵی یەکەم گەیشتۆتە چەند، ئەو گوژمەیە بنووسە بە بەکارهێنانی ژمارە تەواوەکان. ئەمن یەکەم جار دەبی پارەکان کۆ بکەمەوە. 340 کۆ دەکەمەوە لەگەڵ 669 340 کۆ دەکەمەوە لەگەڵ 669 چونکە ئەو 3 سفرە لەگەڵ ئەو 3 سفرەی دیسان کۆ دەکرێتەوە 3 سفر دەمێنێتەوە. پاشان 4 و 9 کە کۆ دەکەمەوە 4 کۆ 9 13 1 کۆ 6 7 یەکیش 8 3 کۆ 6 یەکسانە بە 9. ئەوجا ئێستا زانیم بە 2 ساڵ 983,000 دینار زەرەر بووە لەبەر هەندێ هێمای کەم لە پێشی دادەنێم دەنووسم دینار وەکو ژمارەی تەواو لە هەردوو ساڵی یەکەم لە 2 ساڵی یەکەمدا. تۆزە وشەکە سەیرە لە 2 ساڵی یەکەمدا دەبووە نووسرابە لە 2 ساڵی سەرەتادا نەک یەکەمدا، چونکە 1 ساڵ یەکەمە ئەوی تکەش ساڵی دووەمە کاتە ئەوها دەینووس. تەواو بووم. دێمە لای پرسیاری ئایا پاش تێپەڕبوونی 5 ساڵ کارگەکە لە بواری قازانج یان زیان دادەندرێت؟ ئایا واتە پاش 5 ساڵ کارگەکە دەتوانی بڵێ ئەو 5 ساڵە زیانم کرد یان قازانجم کرد، زەرەرم کرد یان قازانجم کرد؟ دەتوانی چ بڵێ؟ ئەوە وەڵامەکەت دەبی بنووسیەوە بۆ وێنە دەنووسی زەرەر یان دەنووسی زیان، بەڵام جارێنا. پاشان ئەو پرسیارە چەند بەشەکە، ئەوە 1 بەش وشەکی دەنووسی لە وشانە، پاشان ڕوونی دەکەمەوە کامە وشە. بەشی دووەم گوژمەی قازانجەکەش چەندە؟ ئەوجا ژمارەیەکی ڕاست بەکاربهێنە، ژمارەیەکی ڕاست بەکاربهێنە. ئێستا ئەمن کوو بزانم قازانجە یان زەرەرە؟ گوتمان ئێرە هەمووی کۆ دەکەمەوە بزانین زەرەری ئەو 2 ساڵی چەند بووە. کە کۆی دەکەمەوە چەند دەرچوو 3 لێرە 8 لێرە 9 لێرە 983,000 ئەوە زەرەرەکە بوو، زیانەکە بوو. دەبی ئەوانەش کۆکەمەوە بزانم قازانجەکانیش لەگەڵ یەک چەندە. ژمارەکان باشترە خانە لە ژێر خانەی دانەی خوێندکاری ژیر ئەوها 228 400 لێرە 60 لێرە. جارێ سفرەکان دانانێم پاشان لۆیان دادەنێم 8 8 6 688,000 ئەوە قازانج. لێرە ئەوە زەرەرە، لێرەش ئەوە قازانجە. ئێستا 1 قازانج 1 زەرەر دەبی ئەمە ژمارەکان لێک دەربکەم بزانم چەند. بێگومان وەکو دەبینین 983,000 زەرەر لە قازانجەکەی زۆرترە، کاتە زیاتر زەرەری کردیە ئەو کۆمپانیایە. کەواتە ئێستا چ دەکەم؟ ئەو 2 ژمارەی لێک دەردەکەم، ئەو ژمارەی دەگنم ئەوەی لێ دەردەکەم هەتا بزانم زەرەرەکەش چەندە. 13 هەشتی لێ بڕوە یەکسانە بە 5. لێرە ماوە 17 هەشتی لێ بڕوە یەکسانە بە 9. لێرە ماوە 8 لە لای ئەو 9ەی 8 کەم 6 یەکسانە بە 2. کەواتە 295,000 دینار
زەرەر یان زیان، زەرەر یان زیان باشترە. کەواتە وەڵامەکەم کو دەبێ؟ وەڵامەکەم کۆمپانیایەکە پاشی 5 ساڵ دەتوانی بڵێ زیانم کردیا لەو 5 ساڵی هەتا ئێستا کارگەکەم هەیە، کۆمپانیایەکەم هەیە، بەڵام زیانم کردیا، زیانەکەشم چەندە؟ 295,000 دینارە. ئەگەر دینار بی هیچ نەنووسرا ئەوەی ڕاستی بی دینارە یان تەنیا ژمارەیە، گوژمە پارەکە، کەواتە ناتوانین بنووسین دینار، هیچ نانووسین. ئەوەی ڕاستی بووە دەبوایە بنووسن دینارە بە چییە، بە دۆلارە بە چییە زەرەرەکە، نابی ئەوها هیچ کاتێک ژمارەکەم هەبی بێ ئەوەی یەکەیەکی گونجاوی نەبی، کەواتە هەڵەکە لێرەیە دەبوایە یەکەی گونجاو هەبە. کەواتە ئەوەیە چونکە زەرەرەکە زیانەکە زۆرترە لە قازانجەکەی، کۆمپانیایەکە دەتوانی بڵێ ئەمن لەو 5 ساڵی 295,000 زەرەرم کردیا. تەواو. بێمە لای پرسیاری 41. پرسیاری 41 هێڵەکانی پانی هێڵی خەیاڵین گۆی زەوی دەور دراوە لە ڕۆژ هەڵات بۆ ڕۆژ ئاوا. ئەو کوردیە باشەی. هێڵەکانی پانی هێڵی خەیاڵین گۆی زەوی دەور دراوە لە ڕۆژ هەڵات بۆ ڕۆژ ئاوا. هیچ نووسینەکی باش نییە. دەبوایە نووسرابە گۆی زەوی کراوەتە چەند بەشێک و بە هێڵی خەیاڵی دەور دراوە لە بەستەڵەکی باکوور هەتا بەستەڵەکی باشوور. هێڵی خەیاڵی واتە ئەو هێڵانە دەستکردن بە خۆمان، ئەو هێڵانە دانایە لەسەر گۆی زەوی، بە تایبەتی لەسەر نەخشەکان، هەتا بزانین وڵاتەکان، ئاوەکان، دەریایەکان، چیایەکان کەتینە چێن دەر. بەهۆی ئەو هێڵانە دەزانین هەر شارێک، هەر وڵاتێک، هەر چیایەک، هەر ڕووبارێک دەکەویتە چێن دەری گۆی زەوی. ئەو هێڵانە دوو جۆرن، جۆرەکی هێڵی بە پانتایی ئەوها، جۆرەکیشی کە لێرە باس نەکرایە هێڵی بە درێژی یان بە ستونی ئەوها، بەڵام لێرە تەنیا مەبەستمان هێڵەکانی ئەو جۆرەیە. ئەو هێڵانە ستاڕوونی دەکەمەوە مانایان چییە. بە تەریبی هێڵی کەمەربەند دەکێشرێت. بە تەریبی هێڵی ئەوەش باش نەنووسرا، کوردیەکی خراپە. ئەم هێڵانە بەکاردێ بۆ دیاریکردنی شوێنی جوگرافی دیاریکراو لە باکووری یان باشووری هێڵی کەمەربەند. هێڵی کەمەربەند هێڵی پانی سفرە، ئەوە باشە، ئەو زانیاریە باشە. ئەو هێڵانە بەکاردێ بۆ دیاریکردنی شوێن و هێڵی کەمەربەندیش زۆر باشە. ئەو هێڵەی بە ناوەڕاستی گۆی زەوی کێشراوە ناوی هێڵی کەمەربەندە، کە بە ئینگلیزی پێی دەرێن ئێکڤاتۆر، وابزانم بە سویدی پێی دەڵێن ئێکڤاتۆر، بەڵام بە عەرەبی خەتی ئیستیوای پێ دەڵێن، بەڵام هێڵی کەمەربەند ناوەکی جوانە. ئەو هێڵە بە دەورەی گۆی زەویدا بەلایەکەی دیش کە ئەمە لێرە نایبینین لەو وێنەیە هێڵەکان چەماوەنە. ئەوهانە هێڵی چەماوەنە، هێڵی ڕاست و ڕاست نینە. وەکو ئەوەی وایە چێوەی گۆی زەوی بی لە ناوەڕاست. و ئەو هێڵە پلەکەی سفرە، واتە لێرە ئەو جیانەی ئەو شارانەی دەکەونە سەر ئەو هێڵەی پێیان دەڵێن دەکەونە سەر هێڵی سفر پلە.
ئەو جەهێڵەکانی دیکە هەتا دێ زۆر دەبی هەتا دەگەینە 90 پلا لە باکوور و 90 پلا بە کەم لە باشوور. کەواتە ئێستا تۆزێک ڕوونی دەکەمەوە پێشی ئەوەی وەڵامی پرسیارەکان بدەینەوە. هێڵەکان ئەگەر دروستکەین ئەوها هەرچەندە ئەو هێڵانە وەکو گوتم چەماوەنە، ڕاست و ڕاستنینە، بەڵام ئەمن لە وێنەیە ناتوانم چەماوەی دروستکەم لەبەر هەندێ ڕاستم دروست کردیا. هێڵی کەمەربەند لێرەیە و هێڵەکانی دیش لە سەرەوی دایاندەنین بە کەیفی خۆمان چەند لە یەک دوور بن، چەند هێڵیش دادەنین ئەوەش هەر بە کەیفی خۆمانە، هەروەکو چۆن هێڵی ژمارەکان دروست دەکەین ئەوەش هەر بە کەیفی خۆمان هەموو جارێ بە هەمان شێوە چەند لە یەک دوور بن ژمارەکانیان. کەواتە دەتوانین ئەو هێڵانە وا دابنین وەکو هێڵی ژمارەکانە سفر لە ناوەندەیە، کەواتە هێڵی کەمەربەندیش سفرە. ئەو هێڵانەی دەکەونە سەرەوە هێڵی پۆزیتیڤ و موجەبن، هێڵی کۆنە ئەوانەی دەکەونە خوارێ هێڵی کەم وەیە دژە هێڵی سەرەوەنە. کەواتە ئەگەر ئەو هێڵە بۆ وێنە 15 بوو 15 پلا ئەوەی خوارێ کەم 15ەیە. ئەگەر ئەوە کۆسی بوو ئەوەی ئێرە کەم 30ە. ئەگەر ئەوە کۆ 45 بوو ئەوەی ئێرە کەم 45ە. بەرامبەرەکەی وەکو لێرە لە هێڵی ژمارەکان بە هەمان شێوەیە ئەوانەی لا لای ڕاست و لە لای چەپ، لێرە ئەوانەی لە سەرێ و لە ژێرە. وەکو ئەوها دانین ئێستا هێڵەکان ئەوهانە هێڵی سفر پاشان هەتا دێ هێڵەکان گەورە دەبن. ئەمە لێرە کردیتمە 6 بەش وابزانم 15 30 45 60 75 ببورن لێرە هەڵم نووسێ نەک 65 75 دەبووە ئەوەم بکرد بە 75 ئێرە هەڵەیە دەبا بنووسم 75 پلا ئەوها. کەواتە ئێستا زانیمان هێڵەکان مەبەستیان چیە لەو هێڵانە و بە هەمان شێوە لە خوارێ، بەڵام لە خوارێ دژە ژمارەکانی سەرەیە پلەکانی سەرێ. کەواتە کەم 15 کەم 35 کەم 15 15 دیش کەم 30 15 دیش کەم 45 15 دیش کەم 60 15 دیش کەم 75 15 دیش کەم 90 دەکەویتە بەستەڵەکی باشوور و کەم 90 و کۆ 90 دیش دەکەویتە لای بەستەڵەکی باکوور و ئەو هێڵەش هێڵی کەمەربەندەکە بە ناوەڕاستی گۆی زەویدا تێپەڕ دەبی. بێگومان لێرە دەتوانین تۆزێک باشتر هێڵەکان ببینین، تۆزێک بە چەماوەی هەتا ئەو وانەیە بە کەلکی شت دێ بۆ فێربوونی زیاتر لە جوگرافیا. وەکو دەبینین هێڵەکان ئەوهایە ئەو بە کەیفی خۆمان چەند هێڵی دروست دەکەین. گرنگ ئەوەیە پلەکان لە سفرەوە هەتا 90 لۆ سەرێ، لە سفرەوە تا کەم 90 لۆ خوارێ. ئێکواتۆر هەتا دەوڵەتەکیش هەیە ناوی ئێکوادۆرە چونکە دەکەویتە سەر ئەو هێڵە. وەک لێرەش هێڵەکانی دیکە ئەوانیش بە ستونینە هێڵی درێژی ئەوان لێرە باس نەکرایە کەواتە باسی ناکەین، بەڵام ئەو هایدانێکە هێڵەکانت وەکو بازنەکە بە دەوری گۆی زەوی هەتا دێ بازنەکە چێوەکەی گچکە دەبیتەوە هەتا دەگەینە بەستەڵەکی باشوور و باکوور بازنەکە زۆر زۆر بچووک دەبتەوە. بێگومان پرسیاری زۆری شەیە لەسەر دیتنەوەی چێوەی ئەو هێڵانە لە بیرکاری ڕەنگە لە پۆلەکانی دی ئەو جۆرە پرسیارانە شیکار بکەین. ئێستا دەچینە لای پرسیاری ئەوڕۆ لێرە بزانین کامە پرسیارە. ئێستا پرسیاری یەکەم
دژی هێڵی پانی سی پلەی باکووری هێڵی کەمەربەند چەندە؟ واتە ڕەنگە هێڵی پانی لێرەبی بۆ وێنە گەرەوانە بسڕمەوە تۆزەک ڕەنگە هێڵی سی بۆ وێنە لێرەبی گریمان هێڵی سی لێرەیە ئەوە هێڵی سیە دژەکەی چەندە؟ بێگومان دژەکەی دەبی هەمان دووری هەبی لە کەمەربەند دەبی لێرەبی هەمان ئەو دووریەی هەبی هەچەندە من هەمان دووری نییە بە چاویش کاتە ئەوەش دەکا کەم سی پلە کەواتە وەڵامەکەت هێڵی پانی کەم سی پلە لە باشووری گۆی زەوی وەڵامەکەت هێڵی پانی کەم سی پلە هێڵی پانی کەم سی پلە پرسیاری دژی هێڵی پانی 45 باشوور هێڵی کەمەربەند چەندە ئەگەر 45 لێرە بوو گریمان 45 لێرەیە ئەوە 45 کەم 45 بێگومان دژەکەی چییە لەسەرەوە لێرەیە کۆ 45 کاتە کۆ 45 چونکە باشوور دەبی بە خۆت بزانی کە ئەوە کەمە باکوور بەخۆشت دەبی بزانی کە ئەوە کۆیە باکوور هەمیشە کۆیە باشوور کەمە ڕۆژ هەڵات هەمیشە کۆیە ڕۆژ لای ڕۆژ ئاواش یان چەپ و ڕاست ئەگەر بمانەوێ چەپ و ڕاست بەکاربینین کاتە هەمیشە سفر لێرەیە لای ڕاست کۆیە لای چەپ کەمە هەمیشە لە هێڵەکانیش سفر لێرەیە لای ڕاست کۆیە لای چەپیش کەمە دژەکانیشیان زۆر زۆر ئاسانە ببینیەوە بە مەرجەک بزانی کامە ڕاستەوە کامە کەمە ئێستا پرسیاری 42 لە کاتژمێر 9 بەیانی پلەی گەرمی کەم 3 بوو لە دوای نیوەڕۆ پلەی گەرمی بووە کەم 12 سالار نووسی کە پلەی گەرمی لە نیوەڕۆ بەرز بۆتەوە هەڵەکەی سالار دیاری بکە سالار ئەگەر تەنیا تەماشای ژمارەکەی بکا بەبێ ئەوەی تەماشای هێمایەکەی بکا بێگومان 12 گەورەترە لەک 3 بەڵام 12 چونکە هێمای کەمی لە پێشە لەسەر هێڵی ژمارەکان 12 لێرەیە بەکەم 3 لێرەیە بەکەم کەواتە 12 چونکە لە لای چەپی کەم 3 بێگومان 12 کەمترە لە کەم 3 کاتە پلەی گەرمی نزم بوویتەوە ئەگەر بتەوێ وەڵامی ئەو جۆرە پرسیارانە بدەیەوە خوێندکاری ژیر یان دەچی هێڵی ژمارەکان دروست دەکەی یان دەچی گەرمی پێوەک دروست دەکەی ئەمە گەرمی پێوەکەم دروست کردیە پلەی گەرمی 3 پلە لە ژێر سفر واتە پلەی گەرمی لێرەیە سفرەکەم ئەمن لێرە دانایە لە بن سفریان لە ژێر سفر بە 3 پلە پلەی گەرمی کاتژمێرنەوە لێرە بووە وەکو لە تەرمۆمێترەکە یان لە گەرمی پێوەکەش دیارە پاشان دوای نیوەڕۆ پلەی گەرمی بووە کەم 12 دەبی بچم زام کەم 12 لە چێە کەم 12 لێرەیە کاتە گەرمی پێوەکەی خۆم دەینم دێتە خوارێ هەتا دەگاتە کەم 12 کاتە هاتە خوارێ لە کەم 3 هاتە خوارێ چووە کەم 12 کاتە بەرز نەبوویتەوە پلەی گەرمی بەرز بوویتەوە تەنیا ئەگەر چووە سەرەوەی کەم 3 واتە ئەگەر بەهات بە ئێرە سفر ئەو بەرز بوویتەوە بەڵام ئەو هاتە خوارێ هاتنە خوارەوە لە خوار سفر هەمیشە بەکەمە کەواتە هەڵەکە لەوەیە پلەی گەرمی نزم بووە ئەگەر لێت بپرسن بە چەند پلە نزم بووە ئەوە دەینی دەژمێری لە کەم 3 ئەوە 1 پلە 2 3 4 5 6 7 8 9 10 دەنا چکە ئەوە 12 ببوورن 9 پلە هاتە خوارێ لە کەم 3 لێرە ئەوە 2 ئەوەش 4 ئەم کەم 3 یەکەم نەنووسیە
چکە جێم نەبوو ئەو هەمووی بنووسم دوو چوویمە سەرەیان دوو هاتیمە خوارێ بەڵام 12ەکە لێرە نووسرایە کاتە ئەو پلانە دەژمێری لە مابەینی کەم 3 و کەم 12 هەیە ئەگەر بتەوێ بە شێوەی ئەژمێرکردن بزانی جیاوازیەکە چەندە ئەو کات تۆزەک زەحمەتە بەڵام زەحمەتێکەش یەکجار لەو زەحمەتانە نییە دەتوانی ئەوها پرسیارەکەی ئامادەکەی کەم 3 هاتیتە خوارێ بوویتە کەم 12 کاتە کەم 3 گەورەیە جیاوازی هەتا ببینیەوە چ دەکەین ئەمن کەم 3 دەینم کەم 12 لێ دەردەکەم چونکە بەخۆشی کەم 12ە کاتە دوو کەمم لە تەنیشتێکەیە لە کاتی هەبوونی دوو کەم کەمی یەکەم هەروەکو خۆیتی کەم جاران کەم هەمیشە دەبیتە کۆ 12 ئەوجا ئێستا کەم 3 کۆ 12 بێگومان دەبیتە کۆ 9 ڕێکی دی هەیە ئەگەر هەز بکەی ئەو ڕێیە زەحمەتە ئەویش چییە؟ ئەویش ئەگەر هاتوو لا کاتی پلەی گەرمی هەردوو پلەکانت کەم بوون کەم 3 کەمە کەم 12ش کەمە چ دەکەی جێنادەیە پلە گەرمیەکان تەمەشایان ناکەی هیچ ئەوە مەرجی ئەوەیە هەردووچیان کەم بوون ئەو مەرجە هەیە نەک یەکیان کەم بوو یەکیان کۆ بوو یان ئەگەر هەردووچیان کەم بوو جێ مەدا هێمایەکەی گوێ بە هێمایەکەی مەدە چ دەکەی 12 دەینێ 3 لێ دەردەکەی وەکۆی وایە هەردووچیان پۆزیتیڤ بن ئەو جە جیاوازیەکە دەبیتە 9 پلە چونکە جیاوازی هیچ کات بە کەم نییە جیاوازی تەنیا بە کۆیە کاتە جیاوازیەکە 9 پلەیە لە مابەینی کەم 12 و کەم 3 ئێستا پرسیاری 43 ڕوونی بکەوە چۆن بەراورد لە نێوان دوو ژمارەی تەواو دەکەی بەراورد لە نێوان دوو ژمارەی تەواو نازانمە بەستیان بەراورد چییە جیاوازیە کۆکردنەوەیە لێدەرکردنە یان بەراورد تەنیا بزانم کامیان گەورەیە و کامیان گچکەیە هێڵی ژمارەکان بەکاردەینم بۆ ئەوی بەراورد لە نێوان دوو ژمارە بکەم یان ئەگەر هێڵی ژمارەکانم بەکار نەینە تەمەشا دەکەم کە ئەگەر هەردوو ژمارەکان کۆبوون کامەیان گەورەیە دیارە ئەو کات دەبی بزانم بۆ وێنە 400 گەورەترە لە 200 421 گەورەترە لە 420 7000 گەورەتە لە 6909 ئەو شتەی دەبی بزانم ئەگەر هاتوو ژمارەکان یەکیان کۆ بوو یەکیان کەم بوو هەمیشە ژمارە کۆیەکە گەورەترە ئەگەر هاتوو ژمارەکان هەردووچیان کەم بوون هەمیشە ژمارە گەورەکە بێ گوێدان بە هێمایەکەی ئەو کەمترە بۆ وێنە کەم 20 وە کەم 445 ئەو ژمارە گچکەترە چونکە بە کەمە بەڵام ئەگەر هەردووچیان کۆبوون ئەو ژمارە گەورەترە کەواتە هێڵی ژمارەکان بەکاربینە یان ژمارەکان بەراورد بکە ئەگەر هەردووچیان کەم بوون ئەگەر نەتوانی هێڵی ژمارەکان بەکاربینی کامە ژمارەکە گەورە بوو ئەو گەورەترە پرسیاری 44 هەتا ڕادەیەک قورسە نووسرایە بەرەنگاری قورسێکەشی لەوەیە جارێک کاتی ئەو پرسیارانە نییە ڕەنگە لێرە چونکە زۆر کەس لە زانکۆ ئەو جۆرە پرسیارانە دەخینن بەو ئاسانیەی نا بەڵام شتێک لەو جۆرەی لێرە پیتی واتە ژمارەك لێرەیە نازانم چەندە بەڵام دەزانم بەهای ڕەهایان بەهای ڕووتی بوویتە 14 ئایا ئەو ژمارەیە چەندە لەوانەیە 11 بی لەوانەشە کەم 11 بی ئەوە وەڵامەکەیە چونکە ئەگەر کەم 11ش بە بەهای ڕەهای هەر 11 بوو ئەگەر کۆ 11ش بە بەهای ڕەهای هەر 11 بوو کاتە لێرە زۆر قورسە و پرسیارە چونکە دوو وەڵامی هەیە
لەبەر هەندێک نووسرا بوو بەرەنگاری. بێمە لای پێداچوونەوە پرسیارەکان زۆرن، ڕەنگە هەمویان شیکار نەکەم. لێک بدە زۆر ئاسانە. پرسیاری 45 ئەو ژمارەی جارانی ئەو ژمارەی دەکەم، پاشان ئەو ژمارەی جارانی ئەو ژمارەی دەکەم بە خۆیان و هێمایەکانیان. بەڵام لێرە هێمای کۆ هەیە، لێرەش هێمای کۆ هەیە نەنووسرایە، کەواتە ئەم نیشی هێمایەکی نانووسم، تەنیا ئەو ژمارەی جارانی هەموو 8 پیتی س دەکەم. ئەو ژمارەی لێک دەدەم لەگەڵ ئەو ژمارەیە، پاشان ئەو پیتەی لە تەنیشتی دەنووسم. لە تەنیشت نووسین هەمیشەواتە جاران. لێرە ئەوە جاران هەیە، لێکتان هەیە، بەڵام نانووسرێ. هەرکە ژمارەکەم دیت لەگەڵ پیتەک، یەکسەر دەبی بزانم لێکدان هەیە، ئەگەر هیچ نەنووسرا لەما بەینیان. ئێستا سێ فاریزە 4 جاران 8 کردیا 27 فاریزە 2 جاران پیتی س. لێکدانە، بەڵام پێویست ناکە بنووسم. پاشان ئەو ژمارەیە لێکی بدەم لەگەڵ 5، لێرە دەبی ئەمن کۆیەکەی بنووسم، دەنا هەڵەیە. کردی 17 فاریزە 0 17 فاریزە 0 تەواو. لەوەی زیاتر دوو ڕادەم بەدەست هات، ئەو ڕادەیە جودایە لەگەڵ ئەو ڕادەیە، نەدەتوانم کۆ بکەمەوە، نەدەتوانم هیچ بکەم، دەبی ئەو های بهێڵمەوە. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 46 لێرە 12 جارانی 4 و جارانی ئەو پیتە توان 3. ئەو جارانەی ئێرە لە زیادەیە لۆ، چونکە ئەمن کەوانەم هەیە، پێویست ناکە ئەو جارانە بنووسرێ. ئەگەر نەشنووسرێ ئەمن بەخۆم دەبی بزانم 12 کەوانە، واتە لێکدان. کاتە یەکسەر 12 دەینم، لێکی دەدەم لەگەڵ 4، یەکسانە بە 48. لێکی دەدەم لەگەڵ پیتەکە، لێکدان واتە تەنیا لە تەنیشتی دەنووسمەوە. پرسیاری 46 تەواو. پرسیاری 47 ئەو دوو ژمارەی لێک دەدەم، 18 جاران 3 کردیا 3 جاران 8 24 3 جاران 1 3 2 5 54 لێکی دەم لەگەڵ پیتی م، بەڵام پێویست ناکە بنووسم لێکدان، تەنیا لە تەنیشتی دەنووسم. پاشان چونکە کەوانەیە واتە 18 دەبی جارانی 4 فاریزە 2 پیتەکەی بکەم، لە کاتی لێکدان کردیا 75 فاریزە 6 پیتەکە، پاشان هیچ ناکەم چونکە دوو ڕادەی جیاوازن. ئێستا پرسیاری 48 ئەو جارەی ژمارەکە لەو تەنیشتەی نووسرا، هیچ کێشە نییە لێرە بنووسرێ یان لێرە بنووسرێ، پێویستیشی نەدەکرد هیچ ئەوەش بنووسرێ، بەڵام 12کە دەبا تۆزێک نێزیکتر نووسرا بە ئەو کات، هەتا ئەمن بزانم ئەوە لێکدانە. 12ش لێرە دەنووسم بۆ وێنە، دەبی 12 لێک بدەم لەگەڵ 4، ئەوجە لێکی بدەم لەگەڵ ئەو، چونکە کەوانە هەیەواتە 12کە جارانی دوو ڕادەکە هەردووچی کرایە، 12 جاران 4 و 12 جاران 3 و جارانی پیتەکە. پرسیاری 49 بڕەکی جەبریم هەیە، دەبی بەهای ئەو بڕێ ببینمەوە. ئەگەر هاتوو زانیم پیتەکان دەکەنا چ ژمارەیەک، پیتی یەکسانە بە 2، پیتی لئیش یەکسانە بە 9، لە جیاتی دانان 6 جاران 2، چونکە پیتی دەکا 2، ئەو پیتەکەی لا دەبەم دەنووسم 2 لە جیاتی. کۆیەکە وەکو خۆی دێتە خوارێ، هەفتەکە وەکو خۆی. لێرە زۆر زۆر گرنگە ئەمن ئەو جارانەی بنووسم لۆ، چونکە ئەگەر نەنووسم وەکو ئەوی وایە دەبیتە 26، بەڵام بەخۆی 6 جاران 2، کاتە لە کاتی لە جیاتی دانان زوو ئەمن دەبی جارانە چی بنووسم، دەنا ناکرێ.
کاتە 6 جاران 2 کۆ 7 جاران 9 6 جاران 2 یەکسانە بە 12 7 جاران 9 یەکسانە بە 63 ئێستا 2 3 یەکسانە بە 5 1 و 6 یەکسانە بە 7 بەهای بڕەکە کردیە 75 پیتی ل کەم د تواندوو دیسان د وە ل دەکاتە 9 دئیش دەکاتە 2 لە جیاتی دانان پاشان 9 دەنووسمەوە جارشکە کەم 4 2 جاران 2 تواندوواتە 2 جاران 2 و یەکسانە بە 5 پرسیاری 51 لە جیاتی دانان بە هەمان شێوە 44 دابش 2 کۆ 9 لێرە ڕێزیەتی کردارەکان جارێ 44ەکە هەردێتە خوارێ ناوکەوانەکەی چا دەکەم 2 کۆ دەکەمەوە لەگەڵ 9 یەکسان دەوی بە 11 ئەو جە 44 دابش 11 یەکسانە بە 4 پرسیاری 52 دا جاران پیتی لە جیاتی دانان و 9 جاران پیتی وە پیتی دیسان جاران هەمویان دەبی 2 جارانی لێرە هێمایی لێکتان بنووسم 10 جاران 9 یەکسانە بە 90 کۆیەکەی دێتە خوارێ 9 جاران 2 ڕێزیەتی کردارەکان جارێ تەنیا لێکدانەکان ئەنجام دەدەم کۆیەکەی ئەنجام نادەم 9 جاران 9 هەشتاویەک جاران 2 دەکاتە 2 جاران 1 2 و 2 جاران 8 16 ئێستا 162 کۆ دەکەمەوە پێویست ناکە ئەمە کۆکەمەوە خوێندکاری ژیر ئەتو کۆبکەوە بەهایەکەی ببینەوە پرسیاری 53 دیسان لە جیاتی دانان پیتی نۆیە 9 توان 3 و پیتی دئیش 2 6 جاران 2 ئەوجا کەوانەکە هەمووی توانی 2 9 توان 3 واتە 9 جاران 9 جاران 9 کردیە 729 ئەگەر هاتوو هەڵک شتێکم لێرە کردو و خوێندکاری ژیر هیچ کێشە نیە تو ڕێسایەکەی دەزانی هەڵەکان چاکەوە بخۆت بۆ وێنە ڕەنگە ئەمن لە کاتی لێکدان هەڵم کردوی لێرە بەڵام ئەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە بزانی 9 توان 3 یەکسانە بە 9 جاران 9 جاران 9 پاشان کەم 6 جاران 2 یەکسانە بە 12 توان 2 ئەمە یەکسەر 2 هەنگاوی بە یەک هەنگاو دەکەم لێرە چونکە کاتم نییە 12 توان 2 یەکسانە بە 144 ئەو جا 729 144 لێ دەربکە بەهایەکە دەردەچی پرسیاری 54 هەندێک جار ڕەنگە ئەمن لێرە بۆ وێنە ئەوەم هەڵە نووسیبی ئەوە کێشە نییە 100% پرسیارەکان وەکوهی کتابەکەی بن و بەخۆت ئەگەر ئەمن هەڵم کردووی پرسیارەکەی چانەکەی و لێی گەڕێی و ئەو شتانە ئەوەی ڕاستیبی باشتریش وایە پرسیارەکان 100% وەکو یەک نەبن هەتا ئەتوو بەخۆت بەدەستی خۆت پرسیارەکان شیکارکەی و دەستت لێ ڕابێ و بیرکردنەوەکانت چونکە هەتا بەدەستی خۆت نەکەی هەر چەندە لێرە کە تەمەشای وانەکەی دەکەی ئەوی ئەوە زۆر ئاسانە ئەمن هەمووی دەزانم کە دەی بەدەستی خۆت دەکەی ڕەنگە ئەوها ئاسان نەبیکەواتە ڕاهێنانەکی زۆرت پێویستە لێرە لە جیاتی دانان لە جیاتی پیتی نۆ لە جیاتی پیتی دوو دیسان لێرە دیسان دوو بەڵام ئەو دوای ئێرە توان دووە لە جیاتی پیتی دیسان نۆ هێمایەکانیش وەکو خۆی دێنە خوارێ جارێ ئەو کەوانەی لا نابێت چونکە هێشتا ناو کەوانەکە مایە تاو توێ بکرێ کەواتە دوو توان دوو کردێ چار کەمەکە هاتە خوارێ دوو جاران نۆش کردیە هەژدا ئەو جارەی دیسان نۆیەکەی دەنووسمەوە و چار کەم دوو بووە دوو ئەو جە ئێستا کەوانەکەی لا دەبەم دەنووسم نۆ جاران دوو ئەو جە دەنووسم کۆ هەژدا ئێستا نۆ جاران دوو هەژدا هەژدە و هەژدەش هەموو کەس دەبی بزانی دەکاتە چەند پرسیاری 55
د توان سێ کەم دوو کەم د توان سێ د دووە دوو توان سێ دابەش دوو جاران دوو کەم دوو نەدەبووە پیتی دانێن لۆ من هەروەکو لێم تێک دەچی لەگەڵ دووی ئەو هەموو پیتە کوردی خۆشانە هەیە دوو د هەروەکو یەکە یەک بەری لەولایە وەکو دەبینن زۆر سەیرە دوو توان سێ واتە دوو جاران دوو یەکسان دەبی بە هەشت دابەشەکەەوە چی خۆی دێتە خوارێ دوو جاران دوو یەکسان دەبی بە چوار کەم دوو ئەوجا ئێستا جارێ ئەو کەمەی نابی بکەم چونکە جارێ ئەمن دەبی ڕیزیەتی کردارەکان کە دابەشەکەی دروستکە هەشت دابەش چار یەکسانە بە دوو ئەوجا دوو کەم دوو یەکسانە بە سفر ئەوە گرنگە پرسیاری 56 حەفت پیتی لێ کۆل توان دوو کەم سێ کەم د توان چار پیتی نۆیە وەکو دەبینن نۆ جاران حەفت لێرە 63 دەکا بزانم 63 کە باش نەنووسیە حەفت جاران نۆ 63 و کۆ نۆ توان دوو واتە نۆ جاران نۆ یەکسانە بە 81 دابەش سێ وەکو خۆی دەنووسرێتەوە کەم وەکو خۆی دەنووسرێتەوە دوو توان چار واتە دوو جاران دوو جاران دوو جاران دوو وا بزانم دەکاتە 16 ئێستا جارێ ئەمن دەبی ئەو دابەشەی چاکە کاتە ژمارەکانی دی نابی دەستکاری بکەم وەکو خۆیان بنووسمەوە 64ەکەی بنووسمەوە کۆیەکەش بنووسمەوە 81 دابەش سێ یەکسانە بە 27 ئەوجا کەم 16 ئێستا 64 و 27 کۆ بکەوە سەرجەمەکەی 16ی لێ دەربکە وەڵامەکەت بەدەستێ ئیدی وابزانم چیت کە چام نەکرد ئەوانی دی دەهێڵمەوە لۆ خوێندکاران بەڵام تکایە داوام لێ مەکەن پرسیاری 56 وابزانم هەموم چاکرد هیچم نەهێشتەوە هەندێک جار یەک پرسیاری تەنیا 20 پرسیاری شیکار دەکەم تەنیا یەکی دەهێڵمەوە یەکێک لە کۆمنت نووسیتی مامۆستا ئەدی پرسیاری فڵان ئەوها نابی خوێندکاری ژیر ئەتوو پێویستە لەسەر دەبی ناچاری ڕێسای بیرکاری بزانی ئەگەر ئەتوو یەک پرسیارت لۆ شیکار کەم پێویستە 1000 پرسیار بە خۆت شیکار بکەیت چونکە هەمان ڕێسایە هیچ ڕێسایەکە دوو ڕێسایشکەی نییە پرسیارەکە تا پرسیار ئەوجا ئەو پرسیارە ئەگەر لە جیاتی هەژدەی دوو بوو چ جیاوازی هەیە یان ئەگەر لە جیاتی هەژدەی حەڤدە بوو پێویست ناکە زوو ئەوها لە خۆت تێبگەی کە نازانی لە خۆت تێبگە کە دەزانی لە خۆت تێبگە کە ئێستا کوبرەی زانیاریت هەیە ئێستا ئەتوو لەسەر پێی خۆت ڕاوەستای بە بیری خۆت بیرکەوە ڕاهێنان بکە زوو مەپرسە ئەدی فڵان پرسیار ئەوها نابی ئەوە خوێندن بەو جۆرەی نییە هەموو جارێ پرسیارەکان بە ئامادەیی بێتە بەردەستت ئەوە هەتا لۆ ژیانی خۆشت باش نییە هەموو کێشەکان چارەسەر بکرێن و ئەتوش تەنیا تەمەشای چارەسەرەکان کەی هەندێک جار چارەسەر بە خۆت ببینەوە زۆر باش دەبی هیوادارم کە ئەوها بکەی پرسیاری 57 هاوکێشەکەم هەیە لێرە ژمارەک هەیە کە 25 لێ دەردەکەم هێشتا 75 دەمێنێتەوە ئەو ژمارە چییە؟ زۆر ئاسانە هەتا بزانی ئەو ژمارە چییە
دەبی بزانی ژمارەکە لە 75 گەورەترە لە 25 گەورەترە، دەبی بزانی ژمارەکە دەکاتە کۆی 25 و 75 کاتە ژمارەکە دەبی 100 بی، چونکە تەنیا ئەگەر 100ت هینا 25ت لێ دەرکرد 75 دەمینێتەوە. کاتە پرسیارە هەتا بڵێ ئاسان بوو نازانم لە بەرچ هەڵبژاردە هەیە، ئەو پرسیارە زۆر ئاسانە. ئەگەر لێرە هەڵبژاردە هەبی باشترە نەوەک لە پرسیاری ئەوها ئاسان. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 95. هیوادارم سوودی هەبی و هیوادارم بە خۆت پێش ئەوەی تەمەشای ئەوانەیەکەی پرسیارەکان شیکار کە بە دەستی خۆت زۆر کەڵکی زیاترە. هەتاوانەیەکی نوێ هەر بژی.